دیارە هاوکاری و هەماهەنگێک هەیە لەلایەن ئەو کەسانەی کە چه هاتوون و چه ئەوانەی دەربازیشان کردوون پێشتر کار ئاسانیان کردووە یا زمینە سازیان کردووە لە چه شوێنێک تیرۆریکەن یا بە شوێدا دەرباز بن هەتا هێزە ئەمنیەکانیش پێیانزانیەوەوان سلێمانیان بەجێشتووە پێشتر ئامادەکاریان بۆ کردووە شەیدکردنی هەواڵ شوکری و یا هەواڵانی تریشی بەدوادادەی هەروە بە ئاسانی ئەو تیرۆرە بەری پێناگیرێت ئەگەر بەو شێوازە پەرتەوازە بین ئومێد دەکەم گەلی کورد بەخۆی بێتەوە هیچ کاتێک درەنگ نەبووە بۆ یەکگرتن و یەکبوون پندێکی پێشینان هەیە دەڵێت دار هۆرەی لە خۆی نەبێت ناقەڵشێ ئێمەش لە ناو خۆماندا بووینە کرمی ناوخۆمان دەستی داگیرکەرمان گرتووە بە هەر شێوازێک بێت بۆ پەیداکردنی تیکەنانێکی حرام دەستمان لەگەڵ دوژمن تێکەڵاو کردووە دوژمن زۆر بە ئاسانی تەراتێن دەکات کێ بوێت تیرۆری دەکات خەتەرەتێکی زۆر گەورە لەسەر باشووری کوردستاندا هەیە بە تایبەتی لە دوای هەشتی تەمموزەوە یعنی هیچ کەسێک وەختە بڵم لە ژیانی خۆی ئەمین نییە پێویستیمان بە یەکدەنجی و یەک هەڵوێستی هەیە بەڵام من زۆر بەداخم کە حکوومەتی هەرێمی کوردستان یا پەرلەمانی کوردستان دیوەخانەکەی هەردوو حیزب زۆر بێدەنگن لە ئاس ئەو هەڵوێستەدا دوژمن ینی بە هەموو شێوازێک باشووری کوردستانی داگیر کردووە یعنی پێویستیمان بە یەکدەنجی و یەک هەڵوێستی و یەک ڕەنجی هەیە خۆی ناوماڵی کورد زۆر پەرتەوازەیە بە تایبەتی لەمڕۆدا ئەگەر ناوماڵی کورد بەو شێوە پەرتەوازە بێت دوژمن زیاتر دەتوانێت زەفەر بە هەموو لایەنەکان بەرێتن وەک دەڵێن لە هەر شوێنێک بکوژان نەدۆزرێنەوە بکوژی هەر کەسێک بێ نەدۆزرێتەوە حتمما پەیوەندیەکی بەدەسەڵاتەوە هەیە و گومانێک لەسەر دەسەڵات دروست دەکە شەیدکردنی شەهید شوکری سەرحەد ینی ڕووداوێکی ئاسایی نییە شەیدکردنێکی یان کوشتنێکی سیاسیە بۆیە من پێم وایە ئەوە ڕەبتێکی سەرەکی بە دەسەڵاتی ئەو زۆنەوە هەیە کە لێرێ و بەگشتیش بە دەسەڵاتی هەرێمی کوردستانەوە هەیە وا مانگێک تێپەڕ دەبێ بەسەر شەیدکردنی هەڤاڵ شوکری سەرحەددا بەڵام هێشتا دەبینین کە نە لێدوانێک دراوە لەسەر ئەو بابەتە ئەنجومەنی ئاسایشی هەرێم سەرۆکاتی هەرێم سەرۆکاتی حکوومەت پارێزگاری ئەو زۆنە پارێزگاری سلێمانی هیچ قسەیەکیان لەسەر ئەو بابەتە نەکردووە ئەو بێدەنگیە بۆ خۆی گومانی زۆر دروست دەکات کە پەیوەندیەکی بە دەسەڵاتی ئەو ناوچەیەشەوە هەیە ئەو بێدەنگیە گومانی خەڵک و گومانی وڵات پارێزان زیاتر دەکات بۆیە من پێم وایە دەستی دوژمن لەو کردەیەدا هەیە لەو کردیە تیرۆریستێدا هەیە بەڵام لە هەمان کاتدا ئەو بێدەنگیەی دەسەڵاتی هەرێمی کوردستانیش گومانەکان زیاتر دەکات کە بەوەی ڕەبتی و پەیوەندیەکی لەگەڵ ئەو دۆخ و ئەو بابەتی ینی ئەو دەسەڵاتی هەرێمی کوردستانیش هەیە و خەڵکی ئاسایی تا ڕادەیەک دەزانێت کە ئەوانە ڕەبتیان بەچەوە هەیە و چێ ناردوونی وچێ ئەو کردە تیرۆریستی پێ ئەنجام داون حتمما دەسەڵات ئەگەر مەبەستی بێ و توا ینی بیویست با و بۆ خۆی پەیوەندی لەگەڵ ئەو بابەتە نەبا تا ئێستا دەیتوانی بکوژەکان ڕادەستی داداکە و بیان دۆزێتەوە بۆ خەڵک ئاشکرانکە بەڵام کە ئاشکرای ناکە هۆکارەکەی ئەوەیە ئەوەی ئەو کردەی ئەنجام داوە دەسەڵاتی لە سەروی ئەوانەیە و پێشتر زەمینە سازی ئەو بابەتی کردووە کە لە دوایش لێکەوتەکانی لە زەرەدی ئەو نەبێتیان